سڵاوتان لەبێت من دکتۆر ئاکام غەفور پزیشکی ڤێتەنەری لە بەڕگەی ڤێتی ئەمڕۆ باسی یەکێک لەو باڵندانەتان بۆکەین کە خواستێکی زۆر لەسەر بەخێوکردنیانێ ئەوش باڵندەی کەناریە بەهۆی ڕەنگە جوانەکەی و ڕەنگە خۆشەکەیەوە لە کوردستانی خۆمان و لە هەموو جیانە خواستێکی زۆر لەسەر بەخێوکردنی هەیە ناوەکەشی کەناریە و لە کوردستان و لە هەموو جیانە هەر بە کەناری بانگەکرێت نیشتیمانی ڕەسەنی ئەم باڵندەیە ئەگەڕێتەوە بە دوورگەکانی کەناری لە زەریای ئەتڵەسی نزیک ئەفریقا تەمەنی ئەم باڵندەیە لە نێوان 8 بۆ 10 ساڵایە بەڵام لە سروشتە عادەتەن کەمترەژین لەم تەمەنە لەبەر ئەوەی هۆکاری سروشتی هەیە و هەنێ نەخۆشیە لە سروشتەوە گویان تووشە بن بەڵام لە قەفەز و لە ماڵە زیاترەژین لەوە ئەگەر ژنگەیەکیان بۆ دابین کرێت ڕەنگی ئەم باڵندەیە لە سروشتە سەوزێکە بەلای قاوەی یاڕۆ چەند پەڕێکی زەردیشتیانکە بەڵام ئەو بەخێوکارانەی ئەم باڵندیان بەخێو کردووە چەند گۆڕانکاریەکیان لە جینەکانیان ناکردووە و گرنگیان بۆ جینانەیەوە کە ڕەنگی تازیان تیا بدۆزنەوە وەکو سپی و زەرد و پرتەقاڵی و هەنێ ڕەنگی تر ژنگی ئەم ئاژەڵە پێویستە پلەی گەرمی لە نێوان 18 بۆ 24 پلەی سەدی بێ ڕێژەی شەی پێویستە لە نێوان 40 بۆ 60 بێ هەروەها هەوا گۆڕکێکی باش لە شوێنەکەی هەبێت و ئەو بۆنانەی بەهێزن یان بۆنی پاکەرەوەکان نابێت لە شوێنەکەی هەبن بەخێوکردنی ئەم ئاژەڵە لای هەنێک کەس تەنها بۆ ڕەنگە جوانەکەی و بۆ دەنگەکەیەتی ئەو کاتە ئەتوانرێت تەنها یەک دانە بەخێو بکرێت بەڵام ئەگەر کەسێک گوێ بۆ ئەوەی بەچکە بکات و زاوزیان پێ بکە پێویستە لە دوو دانە زیاتر بەخێو کات و هەردوو دانەیەکیش و بەجیابێت خۆراکی کەناریەکان بریتێ لە تۆ وردەکان وەک هەرزن تۆوی کەتان وڵە بە ڕۆژە وردەکان و هەنێک تۆوی تر لەگەڵەوە پێویستە ڕۆژانە ئاوی پاک و فرێشیان بۆ دابین کرێ و ئاوەکەیان بگۆڕێ لەگەڵ ئەوەیە هەموو ڕۆژێک پاکردنەوەی ژێری قەفەزەکان ضروریە بەڵام پاکردنەوەی قەفەزەکەشیان بە تەواوەتی لە هەفتەیەکە جارێک پێویستە بکرێت لە کۆتاییە کەناریەکان باڵندەیەکی زۆر هەستیارن بۆ بۆن بۆ پلەی گەرمی بۆ ئەو ڕتوبەی لە چواردەوریانەیە هەر لەبەرەوەش بووە لە کۆندا کەناریەکانیان بردووە بۆ کانە خەڵوزەکان بۆ ئەوەی ئەگەر گازێکی ژەهرایی لە شوێنەکە بڵاو بایەتەوە زوو کەناریەکە لە دەنگ ئەکەوت و لە خوێندن ئەکەوت و هەستیان پێ